بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم، كتابي نازداري الذريعة إلى مكارم الشريعة زاناي باي برز راغب أصفهاني نسيوتي، كتابك إمامي غزالي بقوري وقدري خوي للسفر وحضر بيبوه لخزمتي أبوه. كتابك وكو متني إحياء علوم الدين أو هاي زور من لباس كردو وكم من ما ولم كتاب بيروزة لباسی دنیاداریە. هەندێک دەرسمان پێشتر باس کردووە لەسەر مەسەلەی فەضلی پارە و مادە و شێوازی مامەڵەکردن، شێوازی پەیداکردن، شێوازی سەرفکردن، ئەوانەمان هەموو باس کردووە. ئەمڕۆ مەسئلەیەکی زۆر گەورە تاوتوێ ئەکات، ئەفەرمێ ئەگەر بەپێی عەقڵی ئینسانەکان بێت ئەبێ ئەو کەسەی کە حەکیم و دانا و زیرەکە لەناو کۆمەڵگا لە هەموو کەس دەوڵەمەندتر بێ. ئەو کەسەش کە زەعیف و لاوازە و جەهلێکی هەیە ئەبێ زۆر فەقیر و نەدار بێ. ئەفەرمێ بەڵام بە پێچەوانەوە زۆر کات کەسە دانا و زاناکان کەم دەسن، کەسە نەزانەکان دەستدار و خاوەن ماڵ و سەرەت و سامانن. حتا ئەفەرمێ زۆرێک هەبوون بحساب عالم بون و حەکیم بون، هاوێنەی ئیبن ڕاوەندی و ئەوانە ئیشکالیان بۆ دروست بووە لەسەر ئەوەی چۆن ئەبێ کەسی جاهل دەوڵەمەند بێ و کەسی عاقڵ و دانا و زانا و زیرەک فەقیر و لات بێ. ڕاغب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ تەواوی حکمت بەعەکسەوە. ئەفەرمێ بۆ چونکە پێشتر باسی کردووە ماڵ ئەبێ لە ڕێگای دروستی خۆیەوە بەدەستبێنی، لە ڕێگای دروستیشەوە سەرفیک. بۆیە کەسی حەکیم دەستی ناکەوێت زۆر کەم پارەی دەسک، چونکە لە شوێنێکا دەست ئەوە بۆ پارە کە ئیستیحقاقی ئەمی تیابێ، لە شوێنێکیشە سەرفی ئەکا کە مافی ئەمی بەسەرەوە نامێنێ. بۆیە هەمیشە کەسە عاقڵەکان دەستکراوە و سەخاوەتێکی زۆر گەورە ئەنوێنن. ئەمە وایان لێ ئەکات کە نتوانن پارە و داهاتیان کۆ بێتەوە بە دەوڵەمەند حیساب و ئەژمار کرێ. بۆی ئەفەرمێ ئەمە مەفهومێکە پێویستی بە ڕێکردنەوە هەیە. زۆرمان هەیە لەناو خەڵکا کە پێی وایە و دوعا ئاوا ئەکا ڕەبەنا ئاتینا فی الدنیا، خوای بەس لە دنیا بمان دەنێتر ئاخرەتمان ناوێ، وما له في الآخرة من خلاق، حەجی نییە لە ئاخرەت. ئەو کەسەی کە ئەوێت بە دنیا دنیاشی هەبێ و ئاخرەتیشی هەبێ کە من ئەمان. بۆیە ئەفەرمێ دائیمە حەکیم و عاقڵەکان کەم دەسن، دەسەڵاتیان گەورە نییە، مادەیان لاوازە، ئەوانی تر مادەیان بەهێزە، زۆریان دەسەکەوێ. بۆیە ئەفەرمێ ئەمە نابێت بێتە ئیشکالێک کاتێککە کەسێکی دانا و زانا ئەبینی کەم دەسەڵاتە، کەسێکی جاهلیش ئەبینی زۆری هەیە. دوای ئەمە ئەفەرمێ بزانە ئەم دنیاە هەر هەمووی کاتێککە خوای گەورە ئەداتێ و تۆ بەسەریەوەی تو دەسەڵاتت هەیە لەناو دنیاە، ئەفەرمێ بزانە ئەم ماڵ و سەروەت و سامان و داهاتە هەر هەمووی ئەمە تەنها پشکێکی بچووکە ئەدرێتێ بۆ ئەوی ئێرەی پێ تێپەڕێنی، نەبوو ئەوەی ئیتر بیکەیتە ئێرە بکەیتە مەقەڕ و شوێنی تایبەتی خۆت. ئەفەرمێ تەنها ئەوەندەی ئێرە چۆن کەسێک تێ ئەپەڕێ هەر ئەوەندە. ئەڵێ بەڵام ئینسانەکان سوبحان الله بەعەکسەوە ئێرە ئەکەنە وەتان، ئێرە ئەکەنە شوێنی نیشتەجێبوون، مان و ئەبن لەگەڵ زۆر مان و ئەبن، بەمەرجێ ئێرە تەنها شوێنی تێپەڕبوونێکی سادەیە. بۆیە خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ وەقەلیل من عیبادی الشەکوور، کامن ئەو کەسانەی کە حاڵی بوون بە تەواوی مەعنا لە دنیا و شکرانە بژێری تەواوی رب العالمین ئەکەن. رب العالمین لە قورئانی پیرۆزە کاتێکە باسی دینداریمان بۆ ئەکا بە بازرگانی ناو بازار لێکی ئەدات، هەل ئەدلکم عەلا تیجارەة تنجیکم من عەذاب ئەلیم. بەس ئەم تیجارەتە ئێرە ناکە، تیجارەتێکتان پێ بڵم کە ڕزگارتان ئەکا لە ئاگری دۆزەخ.
أيش بريتي إلا إيمان بخوا وبيغمبري خوا صلى الله تعالى عليه وسلم وجهات كدن بمال ونفس أفرمي أما أو بازرقانية كتولق الخواي خوتائي كي تجيب جيك كوابو أبي بتشاك إما لما حاليبين كإما إيمان دار همو أوي كلا دنيا همانا أبي حكيمان اللي بنوين أما وديعيك بمان دراب طبعا وديعة لقل ديارية زور جوازا يعني تو كتابك أدريتي أوي كلا لاد بأمانة استعارة أكي كسية لما كتابي كتابك أباب استعارة خوي خاونيني يت أم كتابة دو سروش بلاي ويتي أخوانته أبي بارزقاريشي لبكها جوان يعني تسليمي أكاتو أفرمي كسي دانا همو الدنيا أوا سيرك كسي نادان يت وأزاني أما إثر ملشي خويتي الله كسيك خاوني أم فكرة بي أما كسيك حكيمة الله بينا بيشاوي خوتو أشيت مالك وأشيت مجلسك ميوان داريك خاون ميوانك هاتو عتريكي زور جران بهاي خسوة الناو شوينك وكشوينك ألطونة تو لناو ألطونة وعتريكي جوان دريني كمك بكاري يعني يا بوني أكي تسليم أكي تو بخاون مالك الله أجر كسي عادتي أم قومنا زاني كألطونة كان داي وأزاني بأخويتي جوان أي قريبة دسي وأمانة دويك اللي ورقرنا زور بي زحمت لطليا زور قرص ألطونة كان لي سندو أنا كره يخون بخو بيتان دام بوشي اللي تنسندو بس كسدانا كتي أقالما جوان حالي أبي لما ديت أزانيك أما توزك بدا سويتي أما بون كردنا أما بو توزك بكار هنانا وتسليمي خاونك أكيتو بالضبط بمشي وازي أما أبي جوان لما بوردي حالي وبين همو أوي كهمانا لمال لمنال سروة وسامان وداهات همو يكو أم بارش ألتونية بدسي توي بلام هي تونية هي خاونك توزك بكاري يعني تو سودكي لي ورقريتو تسليم بخاونك أكيتو ويكاتك الدنيا لدس أدي قتنا رحدنا كخواي قروا هادي أكاشتك للدنيا لي ورقريتو قتنا رحدنا يشوك هلا بيش هالزانيوتا زانيوتا لش ساغيتو تاسرنية مناليتو تاسرنية رزقيتو تاسرنية هيج إما خواني خومانين كي خواني مالو داهات وسر بابلين سروة ساماني خومانين موهي أفرمي أما زور بجواني وربقريك أم دنيايا وديعيك تو أم دنيايا بكار إهاني لبيناوي دنيايا لبيناوي أو زمن كورتا يتر دوائي بجي إهالي بو كسي كتر بو ميواني دوم بو ميواني سهم إنجا أفرمي همو أو كسانيك لدنيا دس أبن بو مالو داهات وسروة سامان جيان أكنت سيجور كس لو سيجور تجاوزناك سيجور إمام غزاليش بدريجي تفصيلي دابتي وباسي كردو أفرمي يكمينيان كأم دنيا أبيني وأم جمال جواني دنيا اتروا أزاني هي خويتي وبردوام للايتي خوي صاحبيتي شولي لي الله كيرش بلا أماردا وأزاني خوي خاونيتي خوي خاون داريتي أكا يحسب أن ماله أخلده باشا بيوايا أم مالي حتى زياتر لزاوية أمانته مالك خلودي أداتي لسر زاوية أفرمي أما جورك لو جورانيك خوا جل جلاله ذمي كرد ولا قرآن كأما أهلك طواونية أما طواو دا نمزرا ولا سنورك بلكو أبي بزانك أو ماليك هيتي نأم أهياليته نمالك خوشي خالده هشيان رجارك أبي بروات لزدسي أمان مني دوها من جور أفرمي دوها من جور تنها أوان دي لدنيا أبي كبي الرواب الرئو زياترين حج بس أوان دي أبي بوي أفرمي قصيكي زور عظيم كرا وفرموي أنا مباحات الصوفية فريضة وفريضتهم مباحة أما قالك مشهورة لنا أهل تصوف وتسكية وتربية أم بابة زور قولة أو كسيك واصوفيك حقيقي والراس قوبي أفرمي أما صفتكيتي حتى مباحات نكسنة كانوا أويك هيتي أوانا أويك حلالة بأنداز قدر يخوي دزبو حلالك أبا كأنما فرضة يكتوص هر أوان دا بيجيني وأوشك أواءك لحياتي خويك أو كدسك أبا بو مباح فرضة لسري إنجا دسيبو أبا يعني الرجيكي زور كم لحياة ور أقري وبكاري يعني وإثر بجي يلا هر أو توزي أهل الصفاء
هەندێک لە هاوڵی پێغەمبەر صلی الله عليه و سلم هاتن بێحاڵ و ماڵ و بێکەس بوون لە مزگەوتە ئەمانەوە جاروبار هەندێک شتیان ئەدرایە زۆر بوون لە ڕوایەتێکە ئیمامی ئەبو هورەیرە ئەفەرمێ 7 کەس بوون 7 کەس ئەفەرمێ جارێکیان پێغەمبەرگیان صلی الله عليه و سلم ئەڵێ هەمومان برسیمان بوو لێ شیری هێنا فەرمووی بە ئەهلی سوفە بخۆنەوە ئەی ئەبا هورەیرە بیگێڕە بەسەریانە ئەڵێ پێم دان پێ هەمووی ئەڵێ هەکە ئەیان خواردەوە خۆم بوو زوو دەم ئەوە بکەن بەشکم بەشی یەکێتر بمێنێ ئەڵێ هەر هەموو 7 لیان خواردەوە دوایی کە سێرم کرد هەر وەکو خۆی بوو ئەڵێ منیش لێم خواردەوە یامەوە بە پێغەمبەر صلی الله عليه و سلم ئەویش لێ خواردەوە لە ئەخیرە بیرکەرەوە لە ئەهلی سوفە ئەمە تەنها ئەوەندە دنیایان ئەویست ئیتر خەریکی علومی شەرعی و خەریکی دینداری و خواناسی و ئەو تۆزە دنیایان ئەویست هەر ئەوەندەی ئەو دەقەسیان تێر بێ ئیتر دوای بیری سکی دووهەمیان نەبوو ئەو جۆری دووهەمن جۆرێک بەبێ گوێدانێ پەلاماری دنیا ئەدا جۆرێکیش ئاوا خۆی ئەپارێزێ لە دنیا جۆری سێهەمیان ئەفەرمێ ئەو جۆرەیە من يتوسع في تناولها ويراعي فيها ما يجب توسعك چەندێ خوای گەورە پێداوە إن الله يحب أن يرى أثر نعمه على عبده چەندێک خوای گەورە پێ عطا کردووە ئەویش تەوەسعەکە لێ ئەخوا بەکاری ئێهێنێ سەرفی ئەکا بە ئەندازی ئەوەی کە هەیەی کاری لەسەر ئەکا لەوە ئەچێت چەندێک پێویستێتی بێدڵی خۆی ناکە بێدڵی ئەوانەی دەوروبەری ناکە ئەبەدەن تەوەسعەکە باشە بەڵام مراعاتی واجبی سەرشانی خۆی ئەکا لە زەکاتدانی لە خەیر و سەدەقاتی لە بۆ خۆی ناژی بۆ بەرامبەرەکانی ئەژی بۆ دەوروبەرەکانی ئەفەرمێ ئەم کەسە خۆی بە وەکیلی خۆ ئەزان لەسەر ماڵک خۆی بە خاوەنی ماڵەکە نازانێ يعني هەموو مڵک هەر هەمووی خوایە له الحمد وله الملك هەرچی سوپاسە هەر هی ئەوە هەرچی مڵکە هەر هی ئەوە خاوەنە هیچ نین ئەفەرمێ خۆی بە وەکیلی خۆ ئەزانێ لەسەر ماڵەکەی بەڵام ئەوەندەی کە لە دەستایەتی دەست ناگرێتەوە سەرف ئەکا نعمەکانی خۆ هەمووی ئەبینێ بەکاری ئێنێ ئەفەرمێ ئەم جۆرە باشترین جۆرە لەو سێ کەس نەبەو شێوازە خۆی گرتووەتەوە نەبەو شێوازەش بە حرام پەلاماریدا وەسەتێکی لەم نێوانە هەڵگرتووە ئەفەرمێ ئەم دوو هەموو سێهەم ئەمانە خوا جەل جەلاله لە قورئانی پیرۆزە نەخشەی بۆ کێشاون وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا هەموو هەدەفی تۆ لە حەیاتا بریتێ لە ئاخرەت بەڵام پشکی خۆت لە دنیا بیر ناکەی مسلمان ئەوها نییە کە دنیای بدا بە کافر و خۆی خەریکی دینداریەکەی بێ دینداریەکەی خۆی ئەکا دنیاش بەکار ئەهێنێ بۆ کاروباری خۆی کاروباری مسلمانان بۆ کاروباری ئەهلی ئیمان ئەفەرمێ بۆیە لە ئاەتێکی پیرۆزە ئەفەرمێ قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق بيان بلا أي پیغمبر صلى الله عليه وآله وسلم كي أو كسيك زينتكاني خوا جل جلاله جواني وجمالكاني خوا لسر زوياك خوي دري هنا ونبو عبدك حرامي أكا لسر عبدك كي طيبات رزق حرامك كذبيني حرامي بك أفرمي فرمويتي ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون كل أم الزوية عبد صالح كان بإرز وري أقرن إما خواني نخلق أما بشي السهم زور تركيزي غاتس راغب بياوك وكو عرزم كردن هم مروف ناسي كي قوري هم قرآن ناسي كي زور قوري بويا مفردات ألفاظ قرآن هي الراغب أصفهانية شكل كتاب الزور دقيق كان لخزمة قرآن خزمة مفردات وكلمات قرآن بويا اللي أفرمي الزوي كي خاونتي كي بإرز وري أقري عبادي الصالحون كابو تو خاوني أم زوي تو قوري أم سر زوي تو أم سر زوي أبي بيبري ونك خلقي تر تو تعميري سر زوي أكيد نك خلقي تر أفرمي لآيات اشترى وإن إلى ربك المنتهى تولير أبو شوازة سرزوي بهي خدا أزاني انتهاي موشتكاني شدبرو كيبرو لاي خدا جل جلاله ليس عليكم جناح أن تبتغوا فضلا من ربكم لحاجة شي حاجكي كاسبشكي لبناء قيناك طبعا وشي فضل لقرآن شندين معناه هيك ولا معناه كاني بارو داهات سرت سامان تقولي اللهم إني أسألك من فضلك طبعا لما زقودي يتدروا سنتك الشيء باشا بسم الله اللهم صل على رسول الله اللهم إنا نسألك من فضلك
بسم الله أكي صلوات أدي لديداري في غمر صلى الله عليه وآله وسلم علي اللهم إني أسألك من فضلك خويا من داواي مال وداهات وسرود وسامان بس هي كي أم فضله هي توي فضلك كس خوانين داهات الله نبي جل جلاله بوي أفرمي واسألوا الله من فضله داواب كان لأخوة جل جلاله لفضلي خوي ببشتانك طبعا ابن عباس قصيك زور عظيم هي اللي أفرمي ئافرەتان داوای پشکیانە کرد لە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم وتیان پیاوان ئەچن بۆ جیهاد خۆیمان ناتوانین جیهاد بکەین ئەوانە لە غەنیمەتە بەن ئێمە غەنیمەتمان نییە وەڵا بێ پشکمان بیت باشە طبعا ئەو پیاوانەی کە سوارن سێ پشک وەرەگرن ئەوانەشی کە پیادەن یەک پشک وەرەگرن ئافرەتان هیچ پشکیان نییە لە غەنیمەتە داوای پشکیان کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم وتیان ئەوانە فەزڵەکەش ئەبەن و پشکەکەش ئەبەن فرموي واسأل الله من فضله داوای فضل كان طبعا بياو كان جيانو دايم اوان هيج ناكن يما غنيمتك اگرين دوای نيوي ابن شهيد ابن نيوي ابن باشا فرموي واسأل الله من فضله او ما دو ثروة السمان دهات الاخوة داواك دي قد بدن ام اين بيروزا اين الدنيا ژیانە ڕاغی پێمانەڵێ ئاینی ئاخرەتیش بەڵام ئێمە دنیا وەکو دنیا تێ ئەگەین وەکو دەنی و بچووک تێ ئەگەین نا ئیتر ببێتە هەدەفی ژیانمان و لە هەموو شتێکە هەر دنیا و دنیا و هیچی تر نەکەین نا بۆی ئەفەرمێ رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله پیاوانێک هەن تووشی لەه و لەعب نابن بەهۆی تیجارەت و بازرگانی و کڕین و فرۆشتن یعنی تجارەت ئەکەن بازرگانی ئەکەن بەڵام بازرگانیەکە وایان لێ ناکە لە ذیکری خۆیان بخات نەک ئیتر بازرگانی ناکەن و تیجارەت ناکەن و هیچ شتێک ناکەن نەخێر بۆیە بە درێژایی مێژووی ئومەتی ئیسلامی پیاوە عابید و گەورەکان هەمیشە کارێکی خۆیانیان هەبوو ئیشێکی خۆیانیان هەبووە هەر یەکێک لەو زانایانە ئەگەری حەسەنی بەسری حتى أو زاناني بيشتر شيخي جيلاني سري سقطي هم حياتك كاريكان هو بيغمبران عليهم الصلاة والسلام حمويا بكاريك تيبريون إتر شوانيان كلو إتر خياتيان كلو إشتيكيان هو بويا أهل الدين أهل الدنيا وأهل آخرتش أم بابتي الراغب باسيكا طبعا فلسفيك قولي إسلامية 100 صال كافر إيشي لسر إيما كردوا تمانا بارو داهات هموي نامانه باشە ئێمە زاید واتی گەشتین لە زوهد کە ئەبێ واز لە دنیا بێنین نا مسلمان تەریکە دنیا نییە مسلمان خاوەنی دنیاە بۆی ئاخرەتی پێ بکڕ ئەمە مەفهومە ئیسلامیەکەیە کە ئێوێ ڕاغب لە دڵ و دەرونی ئێمە بیچەسپێنێ بۆیە هەر یەکێک لە ئێمە لە ئاستی خۆیەوە بەڕاستی ئەبێ بە مەفهومی مالی خۆیان بڕواتەوە منی ئیماندار ئەبێ خاوەنی دنیا بم ئەبێ خاوەنی ماڵ و داهات و سەرۆت و سامان بەس نە لە پێناوی خۆم نا مال و داهاتە لە پێناوی ئەوەی کە ئیتر من بیپەرسم و بمە عەبدی ئیتر وابزانم ئەمە ئەوەڵ و ئاخرە نا چۆن نوێژەکەم بەرەو لای خوام ئەبات کاسپێکەشم بەرەو لای خوام ئەبا پارە و داهات کۆکردنەوەم بەرەو لای خودام ئەبا چۆن کەسی ئیماندار لە ذیکر خوێندنە چێژ وەرئەگرێ بەخوا ئەبێ لە بازارداری ئەوە چێژ وەرگرێ کە بەیانی ئەچیتە ناو دوکانەکەتەوە بە چێژی عیباد چۆن ئەچیتە ناو مزگەوتەوە ئاوە اینجا مفهوم ئیسلامەکە جاری بوو سیرکەن هەموو جیهان بە اقتصادە چێ بەڕێ ئەهدی قەت بدەن ئەوە جوولەکەیە کورە ئەوە شیعەیە ئەوە هەرچی هەیە لەم سەر نەسخارایە هەموو ژیان حتى ئێستا جاران ئەیانوت سیاست لە پێش اقتصادەوە ئێستا اقتصاد لە پێش سیاستەوە تەسەوور کە اقتصاد بۆتە هەموو شتێک یعنی جیهان هەر هەمووی ئێستا جەنگی چی ئەکا جەنگی مادە و اقتصادەکە وە هەر یەکێک لە ئێمە ئەبێ ئەم مەفهومە ڕێکاتەوە لە زیهنی خۆیان کە بریتێ لەوەی ئێمە وەهانین مادەمان نوێ بیدێنە دەستی کافر و خۆشمان بڵێن وەڵا خەریکی ذیکر و ئەورادی ناوەڵا بە تەواوی معنە دنیاداری ئەکەین لە پێناوی ئاخرەتمان ئەو مەفهومە ئیسلامیەیە کاتێک کە ئەبینی خوا جەل جەلالوهو بە فەضل ناوی عرضمکردن دەرسێکی تر بە خێر ناوی ئەبە ماڵ وإنه لحب الخير لشديد بفضل باسي أكا واسأل الله من فضله بقوري باسي أكا بخير باسي أكا وخير وشي خير يعني تشاكتر يعني تشاكترين باسي أكا أخوة جل جلاله كابو إما إيمان داران أهل دين
ئەهلی دنیاین بەڵام لە دنیا بە باشی تێگەیشتوین ئەزانین ئەم مەزرعەیەکە ئاخرەتمانی پێ ئەکڕی. دەی خوای گیان ئێمە ئەم شەو لە خزمەت کەلیماتی ئەم پیاوە عەزیم و گەورەیە کۆبووینەوە. بەخوا پەروەردگارە تەنها ئەمان ویست کەلیماتی ئەم پیاوە نەشتەرگەریمان کە ڕۆحمان تێر بکە. ئەمانە پیاوانێک لە زەمانانێکی زۆر پاکە کەلیماتانێکیان وتووە ئێمەش لە خزمەتیانە ئەبین لەعەلە لەم زەمەنی فتنە و فەساد و خراپەکاریە نەشتەرگەری دڵمان ئەکەن و ڕۆحمان ئاسوودە ئەکەن. خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە سەرجەم گوناهەکانمان ببوورە. گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهێ کەس نەیزانی و کردمان عەفومان کە، گوناهێ بێ شەرمیمان کرد و خەڵک پێیزانین خوای عەفومان کە. ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت. گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە، گوناهێ لەمەوە دواییکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە. خوای داوا لێ ئەکەین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، ئیمانمان دامەزرێنە یا رب العالمین. خوای گیان داوا لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە کەڕەمی خۆت ئەوەی ئەمانەیە لە دنیا پێمان عەتاکە، محتاجی حەراممان مەکە یا ئیلاهی. ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت نەسیبەکانی دنیا داوا لێ ئەکەین و پێمان عەتاکە. بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ ڕازیت لێیان کاتێککە دنیا بەکار ئەهێنن، دنیا لە پێشەوەمان بچووک کەرەوە، کارەکانمان پەیوەستکە بە خۆتەوە یا رب العالمین. قبوڵمان بدەرێت لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین. بەخوا پەروەردگارە ئێمە شایستەی حوزوری تۆ نەبووین، بەڵام ئەمانزانی کە تۆ زۆر بەڕەحمی لەگەڵمان و هاتینەوە حوزورت هاوارت لێ ئەکەین یا ربی خۆیە سەربەرزی دنیا و ئاخرەتمان کە، تۆ خۆت سەرپەرشتیمان کە یا رب العالمین. ئیلاهی دڵمان ئارام کە، ئیلاهی ڕۆحمان ئاسوودەکە، ئیلاهی بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە. ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی دایک و باوکمان ببوورە. خوایە لە گوناهی براو خوشەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە، لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە، لە گوناهەکانمان یا رب العالمین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت ببوورە یا رب العالمین. خوایە هەرکەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببوورە، هەرکەس لە هەموو ژیانمانە چاکە و پیاوەتێکی لەگەڵا کردوین خوایە لە گوناهیان ببوورە. یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، دڵمان ئارام کە، ماڵمان ئارام کە، ڕۆحمان ئاسوودەکە، لە نەخۆشیەکان بمان پارێزە. ئیلاهی ئەو نەخۆشیانەی ئەیانزانی نایانزانی شیفامان بۆ بنێرە یا رب العالمین. ئیلاهی لە نەخۆشی مادی و معنەوی شیفامان بۆ بنێرە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان داوا لێ ئەکەین ڕەحم و بەزەی خۆت بەسەر موسڵمانانی جیهانە ببارێنە، تایبەت موسڵمانانی غەزە یا ربی خوای ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنە. تۆ خۆت یا ئیلاهی بە قودرەتی خۆت بە دەسەڵاتی خۆت بەهێز و توانای خۆت یا ربی خوایە مەحفوظیان کە، پارێزراویان کە، نەسرەتیان بدەرێ یا رب العالمین. خوای گیان ئێمە لەم مەجلیسە دانیشتین، بەخوا هەر هەموو ئەمانەی کە دانیشتون ئەمانە سوجدە نابن تەنها بۆ تۆ نەبێ، ڕکوع نابن تەنها لە حوزور و مەقامی تۆیان نەبێ، بەخوا ئەمانە دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ بارەگای تۆ نەبێ. دا ئیلاهی داوات لێ ئەکەین سەڵات و سەلامی دڵی ئێمە بگەێنە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواه قول لقناهي من الشيء أجبوري وخواه لمن قبولك يا ربي.